لە کۆبانیەوە تا کابۆل ژنان لە ڕیزی پێشەوەی خەبات دژ بە توندڕۆ و خوازی ئیسلامی. بەپێی راپۆرتەکان لە شارەکانی کابۆل و هەرات و چەند شوێنی دیکە لە ئەفغانستان ژنانی بوێر و ئازادی خواز و بەرابەری تەڵەبیە وڵاتە لە ژێرتیخی کۆنەپەرستانی چەکداری تاڵەباندا هاتوونەتە سەر شەقامەکان و خوازیاری بەڕسمی ناسینی مافە سەرەتاییەکانیانن. ئەوەی کە هەل لە ڕۆژانی سەرەتای بەدەسەڵات گەیشتنی تاڵەبانەوە دەبیندرێ ئەو ڕاستیەیە کە ژنانی ئەفغانستانیش بوونەتە بەشێکی جیاکراوە لە بزوتنەوەی بەرابەری تەڵەبانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمڕۆ شایدی ئەوەین کە لە کۆبانیەوە هەتا کابۆل ژنان لە ڕیزی پێشەوەی خەبات دژ بە توندڕەوانی ئیسلامی و هەموو ئەو کۆنەپەرستانن کە حاشە لە بەرابەری ژن و پیا و ئازادی و کەرامەتی ئینسانی و مافی مرۆڤ دەکەن و گژ مافەکانی ژنان پێشێل دەکەن. ژنان لە کوردستان، لوبناان، ئێران، ئەفغانستان و تورکیا ڕۆڵی سەرەکی لە خەبات دژ بە داعش، تاڵەبان، حزبوڵڵا، کۆماری ئیسلامی و حکوومەتی ئەردۆغان لە تورکیا دەبین. ئەوەی کە لە نێوان داعشی شیعە ئەو سونی، تاڵەبان و هەموو توندڕەوانی ئیسلامیدا هاوبەشە بەر لە هەموو شتێک دژایەتی لەگەڵ ژن و ئاپاردایتی جنسیە. ئەوان لە هەنگاوی یەکەمدا ژنان ناچار بەگەڕانەوە بۆ سوچی ماڵەکان و منداڵداری و ماڵداری دەکەن. لە هەنگاوی دووەمدا لەگەڵ سەقامگیربوونی حکوومەتە ئیسلامیەکان بربەستەکان یەک لە دوای یەک بەسەر ژناندا دەسەپێن. ژنان لە کار و خوێندن بێبەری دەکرێن، بەقەد نیوەی پیاوان مافیان دەبێت. لە مافی تەلاق و ئاگا لێبوون لە منداڵ بێبەری دەکرێن. مافی سەفەر و هەندێک جار چوونە دەرەوە لە ماڵیان لێ زەوت دەکرێت. ناچار بە پۆشینی جلی ئیسلامی دەکرێن. تەمەنی هاوسەرگیری بۆ کچان دەبێتە یەک ڕەقەمی و کچانی منداڵی 9 ساڵ تەمەن ناچار بە هاوسەرگیری دەکرێن و دووگیانبوون لە نێوان کچانی 14 و 15 ساڵ تەمەندا دەبێتە بابەتێکی ئاسایی. ژنان لە بەشداریکردن لە چالاکی سیاسی و کۆمەڵایەتی بێبەری دەکرێن. لە بوارەکانی موسیقا و سینەمادا دەخرێنە لاوە. چالاکی ئەدەبی، زانستی، ئاموزشی باڵا لێیان قەدەغە دەکرێت و یان بۆیان یەکجار دژوار دەبێتەوە. توندوتیژی دژ بە ژنان لە ناو بنەماڵەدا پەرەی پێدەدرێ و لە خەلافەتی ئیسلامی داعشدا ژنان دەکرێنە کۆیلە و لە بازارەکانی کۆیلە فرۆشیدا دەفرۆشرێن و دەستدرێژی فیزیکی و سێکسی دژ بە ژنان ڕەواژ دەدرێت. چەند هاوسەری و فرۆشی کچانی کەم تەمەن بەهۆی هەژاری و یان دواکەوتوی کولتوری دەبێتە نۆرمێکی کۆمەلگای ئیسلامی ژێردەسەڵاتی داعش و تاڵەبان. وەرزش، دووچەرخە سەواری، شادی و خۆشی، ئاسایی و ڕۆژانەی ژنان قەدەغە دەکرێت و بێزگە لە هەڵاواردن و توندوتیژی دەوڵەتی نەخۆشانی سێکسی و کەسانێکە نەخۆشی منداڵ ئازاری و ژن ئازاریان هەیە بارودۆخی ژنان دژوارتر دەکەنەوە. بەخۆشیەوە ئەمڕۆ 1400 ساڵ لە خەلافەتی ئیسلامی ناو بیابانەکانی عەرەبستان دوور کەوتوینەتەوە. ژنان لە بەشێکی بەرین لە جیهاندا لە مافی ئینسانی و یەکسان بەهرەمەندن و چەند میلیارد ژن لە بازاری کار و لە بواری سیاسی، کۆمەڵایەتی، ئابووری و کولتوریدا بەشدارن و بێگومان چەرخی سوورانی کۆمەلگای مرۆڤ بەبێ کار و ڕۆڵی بەرچاوی ژنان لە کار دەکەوێت. ژنان لە هەموو بوارەکانی چالاکی مرۆڤدا بە شێوەی بەرچاو و چارەنووسساز بەشدارن و توندڕەوانی ئیسلامی بە لێدانی شەلاق و پژاندنی ئەسیل بەسەر و ڕوخساری ژنان ناتوانن ژنان بۆ 14 سەدا لە مەوبەر بگەڕێنەوە. ژنان لە کۆبانی و لە هەموو کوردستان، ژنان لە کابۆل و ئیستانبول، ژنان لە تاران و بەیروت و لە هەموو بوارێکی مەدەنی، کولتوری، کۆمەڵایەتی، سیاسی و تەنانەت نظامی لە بەرامبەر کۆنەپەرستی و بربەریەتی مەسحەبیدا ڕاوەستاون و ڕێگری لە خەباتی ژنان لە پێناو گەیشتنیان بە مافی یەکسان و زەوتکردنی دەستکەوتەکانیان کە حاصڵی پتل لە 100 خەبات و گیانفیداییە نەمومکینە و نەکردەوەیی. ژنان پتر لە هەر گروپێکی کۆمەڵایەتی دیکە بە ئەزمون لەوە گەیشتون کە ژیان لە ژێرسایی داعشی سونی و شیعەی تاڵەبان و کۆماری ئیسلامیدا چ جەحەنەمێکە بۆیان و هەر بەم دەلیلە ژنان لە زومرەی جددیترین و کاریگەرترین دژمنانی هەر دەسەڵاتێکی مەسەبین. ئەگەر ئازادی ژن پێوەری ئازادی کۆمەلگەیە، بەشداری چالاک و کاریگەری ژنان لە هەر ڕێکخراوێکی سیاسی و ناوەندێکی کۆمەڵایەتیدا سەلمێنەری سڵامەت و بەرهەق و پێشڕەوبوونی ئەم ناوەندە سیاسی و کۆمەڵایەتیەشە. ژنانی کوردستان کۆڵەکەی خەباتی ئازادی خوازی و عەداڵەت خوازی خەڵکی کوردستان و هۆکاری سەرەکی شکست و ناکامی کۆنەپەرستی و دیکتاتۆری مەسحەبین. بەشداری هەرچی بەرینتری ژنان لە خەباتی ئازادی خوازانەی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست موژدەی ڕۆژێکە کە
مەسهەب لە حکوومەت جیا کرابێتەوە. بەرابەری واقعی و کردەوەی ژنان و پیاوان لە هەموو بوارەکانی بنەماڵەیی و کۆمەڵایەتیدا زەمانەت کرابێت و دەستی شەرع و مەزهەب کوور کرابێتەوە و ستەم دژ بە ژنان کۆتایی پێهات بێ. خۆشی ژنان لە کابل و چەند شاری دیکە لە سبەینەی بەدەسەڵات گەیشتنی تاالباندا لە خەبات دژ بە کۆماری ئیسلامی و هەموو ویلایەت و خلافەت و ئیمارەتە ئیسلامیەکان موژدە بەخشی داهاتوویەکی باشتر و ئینسانی ترەکە تێیدا ژنان و پیاوان مافی بەرابەر و یەکسانیان هەیە.